من بریندارم و لێرەوە سڵاوە لێرەم بۆ پێشمەرگە عەدەدی کوردستانە خەمەستەر تەقی سەرم و لە باوەشی ئەنێن چونکە ڕەمزی میلەتەکەمە و خۆشم ئەوێ گریاوم بۆ وەزعەوە کە ئاوا حەشتی دوو لە ڕوئیەوە قۆنەرەکانی پێشمەرگە ئابۆ شێوەیە لەگەڵ ئەو خەڵکەیە بەرخوردیان کرد و شکۆی پێشمەرگەشکێنرا بەڕاستی من گریاویشم یەک جار و دوو جار نییە هەر جارێک کە تەئسیرم تێکرا لەسەر شتێک گریاوم کە ئاراکی ئینسان گریاوم مامۆستا ئێمە وەکو پێشمەرگە وەڵڵاهی قەسەم بە زاتی خوا لە شەڕی داعش نوێژمان بە جەماعەت دەکرد ئەو نوێژمان دەکرد زیکرمان هەبوو هەموو شتێکمان هەبوو خۆشمان بە لە هەموو کەس بە موسڵمانتر دەزانین باسی شەیدەکانی خۆشمان بکەیت شوێکم ئێمە شەیدی باشمانەیە شەیدی کورد و کوردستانی شەمی خەڵکی بەڕێزن و سەری ڕێز و نەوازشیان بۆ دانەوێنین و ئەوانە قابلی ڕێزن و ئەوانە پێویستە مێژویان بنووسێتەوە بەڵام بەداخەوە وڵا وەسا حەسەنیش ماڵی ئاوا بێ کاک مامۆستا حەکیم وڵان خۆشحاڵ وەڵام منۆ بزای کاوڵا تۆ شەید بووی لە شەیدەکانی بەس باشە ماویش کرد نانە کاکە خۆت لەگەڵمان ناوی براکەم زرت و زینگی دەرچوو ناوی خۆت یەکێتی بوویت وە لە شەڕی ئەزموڵا کاکە عەبڕات یادی بەخێر بێ مەسوولمان بوو ئەوەی ئەم ماکوانە باوەڕم پێ بکەن هاوڕێیان ئەم ناوە لە یەکێتی هاتووە لەو شتانی یەکێتی فێری ئێمە یەکەی و ئەبێ دەست پاک بن دەم پاک بن داوێن پاک بن بە ویژدانەوە کاکە پاسوالێکە لە یەکەم خێرە لە یەکێتی دوورکەوتویتەوە عەزیزەکەم وەڵا کاک حەمی دووری خستمەوە لەگەڵ کاکە ماشاکرە لە کەرکوو گاتمەوە تاقەم کردبوو لە ئەمنێکی خوێڕی ناوی ڕعد بوو تعدای کردبوو لە کوڕێکی شەید جا لە بیرمە لە فندق کاک جا ناوی ئەم ماکوانە کە فەرمووت لە مامۆستا عەبدوڵڵاه سەعید دەست دایرێت مام جەلال و بەقاو هەموو یەکێتی شانازی بە تۆ کاکا خەسرە خۆت شەر هەیە لە ناو یەکێتیە خوشکێکمان لەگەڵا بوو لەیلاخانی ناو بوو لە کۆمیتەی سێ وەختە لە هێڵی زمناکۆ بوو بەخۆ کچی خۆمان و کچی خۆمان سیرمانە کرد وڵای مەجموعەی خێرێ بۆکەی شانازی بە پیاوی بەڕێزی و جەنابەوەکەی تۆش پێشمەرگی قارەمان بووی بەڕاستی کە عەبدوڵڵاه جێگەی شانازی من یعنی سەدام پیاوی پیاوانی و جەنابەت لۆگۆی ئێمە بەڕاستی جەنابی پیاوێکی محتەرەمی و پیاوێکی قارەمانی بە خەڵکی دڵسۆزیش بووی بەڕاستی بۆ یەکێتی تۆ دڵسۆز بووی بۆ یەکێتی بەڵێ مامۆستا محەممەد خەزنەیش کە یەکێک لە عالمە گەورەکانی ئیسلام ناوی یەکێتیا بۆ زیرە و قاف بوون و نەری مام جەلال بوو بۆ کاروباری ئاینی یعنی کار برای بەڕێز